پارتی دیموکراتی گەلان هەدەپە بۆ هەڵبژاردننی حوزەیرانی ئەم ساڵ دەرگای خۆکاندیدکردنی لەسەر جەم شارەکان کردوتەوە. لەگەڵ ئەوەشدا هەدەپە سیاسەتمەدار و کەسایەتیە ناسراوەکانی کورد و تورک ڕادەکێشێت و کاندیدیان دەکات. بەپێی زانیاریە نافەرمیەکانی NRT لە ناو کاندیدە کوردەکاندا عوسمان بایدەمیری سەرۆکی پێشووی شارەوانی گەورەی ئامەد و فەلەکناس ئوجا پارلەمانتاری پێشووی ئەوروپا و خەتیب دیجلە هاوسەرۆکی کەجەدە و نێعمەتوڵڵا ئەردۆغموش موفتی ئامەد و دکتۆر قەدری یڵدرم سەرۆکی پێشووی بەشی کوردی زانکۆی مێردین هەن. تو سببکی کو از تیده جی نگرم تو نه چیز عالی نتویی و چیز عالی اولی و سببکی آستانگی کو به سبب از تیده جی نگرم تو نه. لە ئاستی تورکیاشدا هەدەپە کۆمەڵێک کەسایەتی ناوداری تورک کاندید دەکات. لەوانە ئەحمەد نەسینی کوڕی نووسەری ناودار عەزیز نەسین لە ئەنتاڵیا و پرۆفیسۆر مدحەت سەنجەر مامۆستای زانکۆ لە ئیستانبوڵ لەناو هەمووشیاندا دیارتر دەنگیر میر محەممەدە کە یەکێکە لە دامەزرێنەرانی پارتی داد و گەشەپێدانی دەسەڵاتدار. سەرناوی پارتیا خۆتی کەون هەلبژارتنێ سەدا دەه لەبەر me nikare bisekine yani ev baraja dervî dijî demokrasiyê de tu partî heta îro hatine iqtidarê ranekirine em bawerin ew ê gel vê barajê bişkînin em ê derbas bikin amêdekariyê me jî gelekî derdorê me de êto heta niha hatine HDP nehatine partiyê nehatine rêxistinê gelek eleqa mezin jî heye bi rastî em kêf xweşin. ڕۆژی 5 ئادار دوهەمین ڕۆژە بۆ تۆمارکردنی ناوی ئەو کەسانەی دەخوازن ببنە کاندیدی هەدەپە. لە کۆتایشدا ناوەندی گشتی هەدەپە بڕیار لەسەر کاندیدەکان دەدات و پشتگیری هاوڵاتیان و ڕێکخراوە مەدەنیەکان ئاسانکاری دەکات بۆ ئەوەی کەسێک ببێتە کاندیدی ئەو پارتە بۆ هەڵبژاردننی پارلەمانی تورکیا. شاسوار مامە NRT ئامەد.